کۆتایی تۆم باراگ نزیک دەبێتەوە کێ لۆبی دژ دەکات دیارترین ناو بۆ جێگرەوەی پێشنیارکراو چێیە هەواڵێکی پشتڕاز نەکراوەیە بەڵام پڕ لە ئاماژە چیرۆکی کۆتاییاتنی یەکێک لە پڕکێشەترین دیبلۆماتکارەکانی ئەمریکا لە ناوچەکە خەریکە دەست پێ دەکات تۆم باراگ ئەو ناوەی لەم چەند ڕۆژەدا بووەتە سەردێری میدیاکانی ئیسرائیل ڕۆژە ڕەشەکەی باراگ لەکوێوە دەستی پێکرد گۆڕانکاریەکە کاتێک دەستی پێکرد کە باراگ ئیسرائیلی لە دۆسیەی سووریادا بەداگیرکەر ناوبرد ئەم دەربڕینە وەک بۆمبێک لە واشنتۆن تەقیەوە و لۆبی ئیسرائیلی بە هەموو قورسایی خۆیانەوە کەوتنە کار بۆ دوورخستنەوەی تۆم باراگ تەنها دیبلۆماتکارێکی یاسایی نییە بەڵکو داڕێژەری پلانێک بوو بۆ لاوازکردنی ڕۆژئاوا و هەسەدا لە دانیشتە بەناوبەنگەکەی هەولێردا و بە بەشداری بارزانی باراگ فشاری توندی خستە سەر مەزلوم عەبدی تا بچێتە ژێرڕکێفی حکوومەتەکەی شەرع و دەستکەوتەکانی کورد لەبار ببات لە دۆسیەی عێراقیش دژی فیدراڵی چەند جارێک قسەی کردووە راپۆرتەکانی میدیای ئیسرائیلی باز لەوە دەکەن مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی نوێی ئەمریکا بەجددی بیری لە دوورخستنەوەی باراگ دەکاتەوە تەنانەت ناوی ژەنەڕاڵ دەیڤد پیتریۆس وەک جێگرەوەیەکی بەهێز بۆ دۆسیەی سووریا و عێراق دەهێنرێت پرسیارەکە ئەوەیە ئایا سەردەمی دەیڤد دەبێتە هیوایەک بۆ کورد لە کاتێکدا دەوترێ ئەویش خاوەنی پرۆژەی تێکەڵکردنی پێشمەرگە لەگەڵ هێزی ئەمنی و سەربازیەکانی عێراقا پرۆژەکە بۆ دروستکردنی وەزارەتێکی فیدراڵیە بۆ کۆکردنەوەی هەموو هێزەکان لەژێر یەک چەتر تۆ پێت وایە مانەوەی باراگ یان هاتنی پەیتریۆس بۆ کورد باشترە؟